پەنابەرە. بەڵێ بەڕێزانەوەی بینن ئەمە دیمەنی ئەو پەنابەرانەیە کە لە سنووری هەنگاریا و سێربیان ئەتەمان لەوێوە کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتانی ئەوروپا. بەڵێ ئەمەی بینن ئەمە دیمەنی ئەو پەنابەرانەیە کە لە سنووری هەنگاریا و سربیان کە ماوەیەکە هاوڵاتیان لە ڕۆژهەڵات و ناوەڕاستی عێراق و هەروەها لە وڵاتانی زیاتر سووریا و عێراقەوە پەنابەرانە کۆچ ئەکەن بۆ وڵاتانی کە خۆیان مەبەستیانە بۆ زیاتر ئەچن بۆ وڵاتی ئەڵمانیا ئەو پەنابەرانە. Tamam,
بەڵێ بەڕێزانەوەی بینیتانەوە دیمەنێک بوو لە ڕەوشی پەنابەران لە سەر سنووری نێوان هەنگاریا و سربیا.